باسی دامەزراندن و هەلی کارەکرێت دوو جۆرە دامەزراندن و هەلی کار هەیە. جۆرێکیان ئەوانن کە لە ڕێگەی خڵ و ڕاهێنان یاخود خۆت بەهرە تێدا لە ڕێگەی ئینتەرنێتەوە فێری دەبیت و ئەچتە نایەوە. بەڵام جۆرێکی دیکان هەیە ئەگەر بێت و بە ئەکادیمینی خوێنیت و بڕوانامت دەبێ هەرنا بە بیریشی لێ بکەیتەوە لەوانە بەشە پزیشکەکان هەروەها یاسا لەگەڵ ئەندازیاری. ئەمڕۆ باسی کاری ئەندازیاری دەکەین کە لە جیهاندا ساڵانە 7.5 ملیۆن کەس دەرچووی ئەم بەشن. بەڵام بەشێکی زۆرینیان دانامەزێن. ئەمڕۆ لەگەڵ دوو گەنجی جواندا دەچینە نێو وردەکاری ئەم کارەوە دەرچوانی ئەم بەشە لە هەرێمی کوردستان چۆن دەتوانن هەلی کار بەدەستبێنن لەگەڵماندا. من سۆژەبار قوتابی کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازیم. ئەزمموی کارکردنم هەیە لەگەڵ کۆمپانیەکانی شاری سلێمانیدا لە پرۆژە جیاوازەکاندا. ئەمڕۆ شاتوم لە بەرنامەی CV ئەزمموونێکی تر پیا بکەم. من ئەندازیار ئەلەند عەلی حەسەن دەرچووی بەشی تەکنیکی تەلارسازی خاوەنی ئەزممون لە بواری بیناسازیدا لە پرۆگرامی CV لەگەڵتانم وەکو وەرگرتنی ئەزممونێکی زیاتر. السلام عليكم چۆنن ئەحواڵتان چەند سەزیان ئەمە باسی کارەلەند ئەندازیاری چییە؟ ئایا ئەندازیاری هەر بیرکاری فیزیاکی خۆمانەکە باسێکین چەند ساڵە جا حەزەکەم سەرتا بۆ دەست پێ بکەین ئێوە بە چاڕوونیەک بن بە ئێمە بزانین کاری ئەندازیاری چییە، چەند ساڵە، چەند جۆری هەیە، چەند بەشی هەیە فرم سۆسخەن. ئێمە حەلی ئەو کێشانە ئەکەین کە لە بینایە بەڵام بەشی بۆنە شارستانیمان هەیە لەوانەیە لە ستراکچەرەکەیە حەل بدۆزێتەوە بۆ چەند بەشمانەیە کاگەلەن جیاوازیان چییە؟
جا ئێستا ئەچینە لای کاک مەریوان کە ئەزمموی زیاتر لە 13 ساڵی هەیە لە بواری تەلارسازیە کۆمەڵک پرسیارمان هەیە من پرسیارم زۆرە دڵنیام هاوڕانش پرسیاریان زۆرە دەمانەوێت و کەسانی کە بینەری ئێمەن بە تەواوەتی شارەزا بن و هەموو ئەو پرسیارانەی کە ئەوان هەیەە ئێمە لێرەوە لە مامۆستایەتی. کاک مەریوان بۆچی کڵاوەکەی من تۆ سپی ئەوان سەڵ جیاوازی چییە؟ کڵاوەکان عادەتەن بەپێی پۆستەکان بەپێی فەرقەکات ئێمە کڵاوی سپی بۆ ئەندازیار بەکارێن عادەتەن سەردانی کرد ئەوانی کە ڤیزیتەرن ئەو کڵاو سەوزێ خۆی ئەوان ئەندازیارن من سەردانی کردم ئەوەی لێ هاتووە لەبەر چۆن بزانم ئەو کەسانی کە لێرەن کێ ئەندازیارە کێ بۆ منە کرێکار بەڵێ ئێمە بەپی کڵاوەکان هەروتم کە سیرەکەی ستافی سەرپەرشتیان ئەندازیارەکان کڵاوی سپیان لەسەرەیە عادەتەن ئەوانەی کە کرێکارن ئەگەر سیرەکەی کڵاوەکانیان هەمووی زەردە. ئێوە پێتان وایە لە پرۆژەکانی هەرێمی کوردستانە بەشی پێویست گرنگی دراوە بە سەلامەتی و کەسانی هەم کرێکارەکان هەم ئەندازیارەکانیش؟ بەڵێ وڵی ئێمە بنسبەت ئیشی خۆمانەوە کۆم پرۆژەی ئێمە ینی بە شێوازێکی زۆر گرنگیمان ناوە بۆەوە هەم لە لەبەرکردنی جلوبەر بەکارهێنانی کڵاوی سەلامەتی پێڵاوی سەیفتی و دیاریکردنی کارمەند ینی بەشێکی تایبەتمان هەیە بە سەلامەتی کە بەرپرسە لەوەی کە ئەو ستافانی کە لە پێگا ئیشەکەن هەم جلوبەرگ و کەرەستەکانی سەلامەتی بەکاربێنن هەم لەوەکو ڕەوشەکانی پێگا بۆ نمونە بەکارهێنانی ئەو شتانی کە زەڕورن لە نهۆمە بەرزەکانە یاڕەچاوی ئەوانەمان کردو بێتوانە. ئەمنیست بزانم لە داهاتووە سەیفتی لە داهاتووە چۆن ڕەچاوتان کردووە وەکو ئەزانین کە بینایەک ئەگەری ئەوەی هەیە کە ئاگر لە شوقەیەک بەردبوو ئەمە چۆن لە داهاتووە سەیفتیتان بۆ بینێ؟ بەڵێ ئێمە وەکو ئەم باڵەخانە بەرزانە هەمووی سیستمی ئاگرکوژێنەوەی تایبەتی خۆی هەیە بە تەسمیم و بە پلانی مەزبوط کراوە هەمووی ینی بە سەررجەم شوقەکانە دابشکردن و حساباتی بۆ کراوە هەموو بە شوازێکی ورد ئەگەر ئاگرێک شتێک مشکلەیەکی لەو شێوەمانەوێ هەمووی کۆنتترۆڵە و ینی بە دوورە لەوەی کە تووشی کارەساتی وابین لەو شێوەیە. مەسەرەن باڵەخانێکی ئەوە بەرز دروست ئەکرێت سەرەتا تەوان هەڵکەندنی بۆ ئەکرێت کە ئەو هەڵکەندنە ئەکرێت ئەو بەرزی کە دیاری ئەکرێت ئەو خۆڵی کە هەمانە لەگەڵ جۆری مەوادەکە مقارنە پێ ئەکرێت دەستپێکی کارەکان لە چی و دەستپێکە کە دەست پێکەین بە دروستنی باڵخانە دەست پێکردنی باڵەخانە سەرەتا ئێمە باڵەخانەکە بەگشتی کێتە بەردەستمە پلانێکی معماری هەیە ئەم پلانە معماری لەکوێ هاتووە بەڕێکەوتن لە نێوان ئەندازیارە تەلارسازیەکە لەگەڵ بۆ نمونە خاوەنی پرۆژەکە مستەسمیرەکە کە ڕێکەوتون بۆ پێی داواکاری ئەو پلانێکی معماری دروست کراوە بۆ پرۆژەکە ئەم پلانە کە فاینەڵایزە بێ ئەیرێ بە بەشی ستراکچەر لێ تەسمیمی پێویستی بۆکەن تەسمیم مەبەست چییە لەوەی کە بۆ نمونە ئەمە قوتی کۆنکریتەکەی چەند بێت سیستەکەی چەند بێتە هەموو و حسابەتی هەموو شتێکی بۆ کرێ و جاریشکە هەموو ئەو لۆدانە ئەو حساباتی کە بۆ کرێت تەسمیمەکەی لە شێوازی مەدەنیە تەواو ئەکرێ اینجا بڕیار ئەیرێ کوالەتی ئەو مەتریاڵانی کە بەکارێنن لە کۆنستراکتی بیناکەیە لەکوێ و چۆن دەستنیشانێکن؟ ئێمە وەکو پرۆژەکانی خۆمان بەشێکمانێ بەشی بەڕێوەبردننی پرۆژەکان کە سەرپەرشتی هەموو کارە ئەندازیارەکانی پرۆژەکانی ئێماکە بەشەکان جیاکراوەتە لەوێ ئەندازیاری تەلارسازی لێە مەدەنی لێ میکانی کارەبە ئەوان بەرپرسن لە دیاریکردنی کەرەستەکان کەرەستەکانیش بەپی بەردەستبوونی لە لێرە ئەگەر ئەو کەرەستانی کە ئەوان لە مێشک و لە زهنیانایە و اختیاریان کردووە بەپی کوالیتەکەی بەپی نرخەکەی بەپی گونجانی بۆ ئەو شوێنە ئەگەر لێرە بەردەست بێ ئەوە ئیشی ئەندازیاریان ئیشی وەنەوەستاوانەیە بەڵێ ئیشی ئەندازیارە بەڵێ هەم کوالیتی بەڵێ دیاریەکەن کەرەستەکان ئەگەر ینی حەدە ئیمکان حاولاکەن لە ناوخۆیە کەرەستەکە بێ بۆی ئیسپادەکە بۆ ناوخۆ بێ ئەگەر نەبێت لە دەرەوە اختیارەکەن بەڵام ئێمە کە کەرەستەکە دێتە پێگە لێرە ئێمە ئیشی ئێمە هەموو کەرەستێک کاشیە خشتە شیشە چیمەتوێ ئەینێرین بۆ فەحەس ئەینێرین بۆ تاقیگە لەوێت پشکنینی پێویستی بۆ ئەکرێ کە گونجاو بۆ ئەم ئیشە بۆ ئەم کارە و لە کاتی دەرچوونی نەتیجەی فەحسەکە ئەنجا توانی کەرەستەکە بەکاربێن هەموو جۆرە کەرەستەکە واتە ئەکرێت لە هەر خاکێکا بێت تۆ بەپێی گونجاندن مەوادی بۆ بێنیت و باڵەخانێکی فێریکە خاکەکە کە تۆ فەحسی بۆ کە ئەڵێم خاکە تحملی لۆدی ئەم بینای ئەکادیانە ئەو کاتە قەرارەی بۆ نمونە شێوازی فاوندیشنەکەت چی بێ بۆ نمونە تۆ
بڕینی بۆ ئەەکەی دوایەوە پڕکردنەوەی بۆ ئەەکەی ینی تەبدیل توربەی بۆ ئەەکەی یان ئایا ستراکچەرەکەت عادەتەن ئەم عیمارە گەورانە بەشێکی زۆری ئەوەی کە ئێمە بە شێوازی پایڵ لەژێر فاوندیشنەکانە دائەنێن دوای ئەو فاوندیشنەکە بۆ سونکەی کە لە دیزاینەکە هەیە تەنفیزیەکەین و طبعاً پایڵەکانیش بە پێی تەسمیمی خۆی هەیە ئەو پایڵانە بێ بەشێکی بگاتە تەبەقەیەک کە بتوانێت تەحملی لۆدی ئەو بینایە بەر عیمارە گەورەیە بکات هەم دێت لۆد و هەم لایڤ لۆد و وین لۆد و سیزمیک و ینی ئەو شتانی کە تاسیرەکات لەو بینایە بەو شێوەیە ئیشەکانی بۆ کرێ و تەسمیمەکە کرێ و ئیشەکە تەنفیزەکرێت. کاک مەریوان لە ئەزمموی خۆتەوە ئەزەکەم باسی یەکەم ئیش بۆ یەکەم ئیش سترێسی یەکەم ئیش سترێس یەکەم ئیش زۆر ناخۆشە بەڕاستی خۆی ڕاستە خۆشە کە جامیعە تەواوەکەیت و ئیتر ئەبی بە ئەندازیار بەڵام مشکلەکە ئەوەیە تۆ خیبرێکی ئیشی واد نییە کاچیتە سەر ئیشێک هەمووی سەیری دەمی تۆەکە تۆش بەوەڕانە هاتووی بەڕاستی من خۆم زۆر قەلق بووم بڕوا بکە ئەو شەوەی کە بەیانی ڕۆشتن بۆ ئیش یعنی حساب کە هیچ نەخەوتم ئیتر کاچی وردە وردە بەپی ئەزمموی بەپی ڕۆژانە تەعاملکردن خوێندنەوەی تۆ کە لە کولیە خوێنی ئەساسیاتەکەت هەیە تەنها پێویستت بەوەیە کە بڕۆی تەمەوقع بیبینی مقارنەیەکی ینی کاتیش کەمت پێویستە بۆی بتانی ینی مسەیتەر بیوەسەرە و ئیشانی کە سەرپەرشتیەکە ئێستا ماو ئەم ماوەیە زۆر هەواڵی بوومە لەرزە و ئەم جۆرە شتانە ئەبیستین ئەمە ئیشی ئەندازیارە ئەمە چارەسەرکە ئیشی بەتاوەتی ئیشی ئەندازیارە و ئیشی ئەو دیزاینەرێ ئەو مصممەیە کە تەنفیزی باڵەخانەکانەکە ئێمە هەمووی لێرە حساباتی کراو بەپی پێگەی جوغرافی سلێمانی بۆ نمونەیە سەیەکەمە لە سلێمانی حساباتی ئەوەی بۆ کراوە کە ئەم بینایانەی کە ئێمە جێبەجێکەین بەرگەی بوومە لەرزە بگرێتەوە. کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووین بۆم دەرفەتە سپاس دەکەین ئەمێ سەرەتا بە کورتی خۆت بۆ ئێمە و بۆ میوانەکان بناسێنی کاک محەممەد کێیە ئەزمموی چییە؟ سەرتا بەخێر هاتنتانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە من محەممەد فاتح ئەندازیار محەممەد فاتح لە ساڵی 2009 تەخەڕجم کردو لەم بوارەیە کارەکەم کورتەیەک ئەگەر لەسەر پرۆژەکە بم کە پێکاتوە لە 3 بەش پرۆژەکەمان بەشێکی پێکاتوە لە ڤیلاکانی گاردنستی بەشێکی تاون هاوس 5 عیمارەیە و بەشێکیەکەی 2 تاوەرە کە هەمووی سەکەنیە. ئێوە کۆمپانیای خۆتان تاکو ئێستا چەند هەلیکارتان ڕاگەاندووە؟ تقریبا 80 مۆزەفمان هەبووە لە پرۆژەی ڤیلاکانی گاردنستیە. کاک محەممەد ئەگەر کەسێک لە باری تەلارسازیە خوێندبێتی کاتێکە CV پێشکەشی کۆمپانیەکانەکە ئەو مەرجانە چین کە پێویستە زۆر گرنگی پێ باو لەسەر CVەکەی هێبیان بۆی زیاد بکە بەپی جیاوازی ئیشەکان و ئەو پۆستی کە داوا ئەکرێ با بڵین کۆمەڵی داواکاری تایبەت بەخۆی ئەبێ ئەو کارە زۆرێک لە کارەکان کە لەم جۆرە پرۆژانەیە ئیشی تیا ئەکرێت ئەوەیە کە ئەندازیاری بە ئەزمموی پێویستە بێت بەڵام ئەمە واتای ئەوە نیە کە ئەندازیاری فرێژجی نابێتەوە لە پرۆژەکانە بەڵام بە ڕێژێکی کەمتر بە سەراحەت لەبەرەوەی کە یعنی سروشتی هەموو ئەم جۆرە ئیشانە وایە کە کەسی بە ئەزمموی ئەوێ کە تۆ داوای کەسێکی بە ئەزممونەکەی لەو کاتەیە ئەندازیارێک کە تازە تەخەڕوجی کردووە هێشتا ئەزمموی نییە و طبعاً خەتایەکیشی نییە چونکە هەرێبێ لە سفرەوە دەست پێ بکە هەرێبێ لە شوێنێکەوە دەست پێ بکە بەبێ ئەزمموی وی ئەزممون پیا بکە بەڵام هەندێک جار هەنێک هەلی کاریش ئەڕەخسەیە کە ئەگونجێ لەگەڵ ئەو کەسە کە فرێشیشە ئیشی دەستکەوێت و جێشی بێتەوە وەکو یاریدەدەرێکی ئەندازیار سەرەتا دەسەکا بەکار و دواتر یعنی ئەکەوێتەوە سەر خۆی کە خۆی بسەلمێنێ ئەو کەسە. ئێوە تا چەند هاوکارن لە پرۆژەکانتانە ڕاهێنان بن بۆ کەسانی کە تازە تەخەڕوجیان کردووە یاخود ئەو قوتابیانەی کە لە بەشە هەندەسەکانە ئەخوێنن بۆ ئەوەی ئەزمموونێک وەربگرن؟ بەڵێ ئێمە لە هەموو پرۆژەکانمانە لە سەرجەمی پرۆژەکانمانە ئەو حاڵەتەمان هەبوو ئەندازیارمان وەرگرتووە وەکو خۆبەخش تیای بووە کە ئەندازیارەکانی سایتمان بەتەواوەتی یا حتا ئەندازیارەکانی ئۆفیس هاوکاری ئەو کەسە بوون لەوەی کە چۆن ئەو شتە نەزەریانەی کە خوێنیوانە لەو فترەی چەند ساڵەیە کە بە نەزەری لە زانکۆ و کۆلێجەکان ئەخوێنرێت چۆن بتوانێت لە بواری عملیە ئیسفادەی لێ بکات چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ بەڵێندەرەکانە لەگەڵ کرێکارە لەگەڵ وەستایە لەگەڵ واقعی ئیشە
چەنەها مەواد هەیە کە لە کۆلێج ئەخوێنرێت لەوە ئەچێ لە نزیکەوە لە واقعا هێشتا هەر نەیدی بێت هەر تەنانەت تەچی ئەو مەوادەی نەکردبێت لێرە لە پرۆژەکە ئاشنا بێ بەم شتانە کۆمەڵێ باریەر هەیە نامێنێت کۆمەڵێ ترسی ئەشتێ لە کۆمەڵێشت کە پێشتر وەکو شتێکی تۆزێ ئەوەنێ سڵی لێکرد بێتەوە بەڵام ئێمە بەو شێوازە هاوکاری ئەبین خۆمان و تیمەکانمان کە هەمانە کە ڕێی نیشان بین بۆ ئەوەی کە بتوانێت بکوێتە سەر پێی خۆی کاتێک خوێندکارێکی بەشی هەندەسە بەشەکەی تاو ئەکات چۆن بتوانێت لە پرۆژەیەکە هەلی کار بۆ خۆی دەستەبەر بکات و بتوانێت ئەزمونێکی ژوەر بگرێت چونکە ئەوە دیارە هەتاوکو ئەزمموی زیاتر بێت لە داهاتوو هەلیکاری زیاتری بۆ ئەڕەخسێت کەسێکی فرێش هاتووە لە فترەیەک وەکو خۆبەخش کاری کردووە لە لای ئێمە دواتر ئێمە خۆمان لێمان داوا کردووە یا ویستومانە کە بەردەوام بێ لەگەڵمانە واتە چی واتە ئەو کەسە خۆی توانیوێتی خۆی بسەلمێنێ لەو فترەیە لە ماوەی 3 مانگ 4 مانگ یا 6 مانگێک کارێکی وای کردووە کە پرۆژە بتوانێت اعتماد بخاتە سەری سەبۆن منە ئەمەم دووسیڤێمان هەیە ئێمە هاوڕێیانەمانە سەرێکی بکەی ڕڤیەکی خۆتمان پێ بڵێ بە پێی ئەزمونێکی هاتە پێویستەکات چی بۆ زیاب کرێ یان چه خولێک چ ڕایەنانێک شتێکی بۆ زیاب کرێ بۆی کە ببێ بە سیڤێکی زۆر پرفێکت بۆ ئیشە بەپێی ئەوەی کە هێشتا تازە تەخەڕوجیان کردو و با بڵێن فرێشن هێشتا ئەتوانن وەکو دەستپێکێک لەوە دەست پێ بکەن لە فترەیەکی خۆبەخشیشەوە بێت بۆ ماوەی 3 مانگێک بۆ ماوەی 6 مانگێک هەتاوەکو هەرەوەنە ئەزممویێکی کەمیش بێت وەری بگرن لە بوارێکە لە یەکێک لە بوارەکانە بەپێی اختصاسەکانی خۆیان و لایەنێکی کەشێ لە لایەنی سۆفتوێرەکان کە هەموو ئەندازیارێک ئێستا ئیشی پێ و بەکاری هێنێ کە کۆمەڵە سۆفتوێر هەیە و بەداخەوە بەشێکی زۆر لە ئەندازیارەکان زۆر بە شێوازێکی سەتحی سۆفتوێرەکان ئیشی تیاکەن یعنی هەر ئەوەیە کە چەند شتێکی زۆر سادە و ساکاری تیا کردو و لی ئەزانێت و لە سیڤیا ئەڵێ ئەو شتە بە تەواوەتی ئەزانم لە کاتێکا زۆر پێویستمان بەوە هەیە لە هەموو پرۆژەکانە کە کەسی مختص ئەندازیاری مختص هەبێت کە با بڵین بە تەواوەتی سادەترین بەرنامە کە هەموو ئەندازیارەکان بەکارهێنن ئۆتۆکادە کە ئیختصاسی تەواوی هەبێت لەو بەرنامەیە کە بتوانێت یعنی هەموو ورد و درشتی و بەرنامەیە بزانێت نەک تەنها چەند شتێکی کۆماندێکی بەسیطی سەطحی لەبەرەوە بەرنامەکان زۆر شتێکی باشە کە ئیشی تیا بکات ئەو کەسە لە خۆیان و با بڵێن کۆمەڵی بەرنامی باش فێر ببێت بۆچی زیاتر ئەبینم لە پرۆژەکاندا ئەندازیاری بیانی لە تورکیا لە ئێران لە وڵاتانی دیکەەوە ئەهێنن لە کاتێکدا ئێمە ئەو هەموو ئەندازیارە کوردەمان هەیە و وەکو خۆتان ئەندازیاری کورتان بەکارهێناوە یان سووتان لە ئەزمونەکانی ئەوان بینیوە یا خۆدێوش ئەندازیاری بیانیتان هێناوە بۆ نێو پرۆژەکانتان پرسیارێکی جوانە لە ئێستاە خۆشببختانە هەموو ئەم پرۆژانی کە لە لای خۆمانە هیچ کەسێکی بیانیتیان نیە هۆکاری ئەوە زۆر با بڵێن دیارە سەرەتای پرۆژەکانی ئێمەش لە یەکەمین پرۆژەمانە مەسەلەن ئەندازیارێکمان هێنا لە تورکیاوە باسی 2010 ئەەکەم لەبەرەوەی لەو کاتە ئەزممویێکی کەمترمان هەبوو بە شێوەیەکی گشتی باڵەخانەی بەرز کەمتر بوو لە کوردستانە بەسەراحەت بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە ئەو کەسە بمێنێتەوە بۆ هەموو پرۆژەکان کە با بڵین ئەزممویێکی هەیە خیبرێکی هەیە توانیمان ئێمە ئیسفادەی لێ بکەین لی وەربگرین و بە شێوازێک لە شێوازەکان کارمان بەو نمێنێ لەم بوارەیە دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەم جا حەزەکەم پێمان بڵێ ئەتوانی چی بۆ ئەم دوو گەنجەمان بکەیت چۆن ئەتوانوەکو کۆمپانیاکەی خۆتان دەستیان بگرن و چانسێکیان بنێ ئیتر بە چ شێوازێک و چۆن ئەویان خۆتەزانی و ئەویان بەلایتەوە زۆر باشە وەک دەستخۆشیەک بۆ ئێوەش و بۆ بەرنامەکەشتان بەڕاستی کە بەرچاوڕوونیکی باشەیەن بە هەموو گەنجان کە تەخەڕوجەکەن کە چی بکەن و چۆن بچنە ناوکارەوە بەسەر چاو ئێمە کارێکی هەلێکیان بۆ ئەڕەخسێنین بۆ فترەیەکی دیاریکرا و بۆ نمونە بۆ ماوەی 5-6 مانگێک و من هەمیشە بە کارمەندەکانی لای خۆم ئەڵێم تەنانەت بە بەڵێندەرەکانیش ئەڵێم لەوە ئەچێ هاتنی ئەو کەسە کارمەندێک هاتنەکەی بەدەست من بێ بەس ڕۆشنەکەی بەدەست خۆیەتی یعنی ئەتوانن بمێنەوە دوای ئەوە ئەتوان کارێک بکەن کە من شەڕیان بۆ بکەم ئەتوان کارێک بکەن کە هەموو ئەندازیارەکانی لە لای ئێمە شەڕیان بۆ بن کە بمێننەوە
لە کێەوە ئەتوانن دەست بەکار بن خۆیان من وەکو خۆم ئەتوانم ئێستا دەست بەکار بم ژمارەکی نزیک چونکە خوێندنم تاو کردووە کارێکی وام نییە کە دەسم بگرێت من بۆ هاوینی ئەم ساڵ ئەتوانم و دوای تەخەڕوجیش هاوینی داهاتووکەیەەوە بەڵێ ئەم ساڵ هەردووکتان باڵێن سەردانی خۆمان بکەنەوە هەر لە سبەینەوە بۆ نمونە ڕێکارەکان ئەگرینە بەر هەلێک ئەین بە هەردووکتان بۆ بەڕێزی لە هاوینەوە کە ئەتوانی دەست بەکارێت و بۆ بەڕێزیش لە نزیکترین کاتەوە لە بۆ نمونە لە هەفتەی ئایندەوە کە دەست بەکار بیت ئیتر ئەکوێتەوە سەر خۆتان چەندێک ئەتانوێت شت فێر بن چەنێ ئەتانەوێت مەسئولیەت هەڵگرن لە ئیشەکە یا ڕانەکەن لە بەرپرسیارەتی با بڵین خۆتان بەرە و پیری ئیشەکە بڕۆن و دوای ئەوە ئیشەڵا لێشتان ڕائبینم دوو کەسی دوو گەنجی ئیشکەر و سەرکەوتون ئەتوان جێ خۆتان بکەنەوە کاک محەممەد دەستت خۆش بێت لە کاتمانگەری سپاس دەکەین دەستان خۆش بێت زۆر باش ئاوڕیان من زۆر خۆشحاڵ بووم کە دوو گەنجی چالاکی پڕبوزەی دوو ئەندازیاری سەرکەوت و باوا بڵم ئەی چ قسێکتان هەیە لە کۆتایە بۆ بەرنامەکەی بەجێ بێڵم سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێزت نیانخان بۆ ئۆستافە جوانە پرۆگرامێکی زۆر تایبەت بوو هەم وەرگرتنی ئەزمونێکە و هەم پێدانی خیبرەیەکە بۆ ئەو خوێندکارانەی کە لە داهاتووە بیانەوێت ئەزمونێک وەرگرن یان هەلێکی کار بۆ خۆیان بڕەخسێنن دەستخۆشی بۆ کاک محەممەد و ئەو ئەندازیە بەڕێزەی کە لەگەڵمان بوو بۆ من وەرگرتنی ئەزمونێک بوو هەم وەرگرتنی چانسێکی زیاتر بوو بۆ هەلیکار بەرنمەیەکی زۆر جوانە بەڕای من چونکە زیاتر هەوڵ ئایا کە بەرچاوڕوونی بابە گەنجەکانمان کە لە داهاتوودا چ جۆرە سیفیەک بۆ ئەو شوێنەی کەمە بەستیانە ببن زۆر سپاسانە دەستان خۆش بێ و زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی CV بوون ڕووی دەمم لە خاوەن کۆمپانیاکانە تکایە دەرفەت و چانس بۆ ئەندازیارە سەرکەوتوانەمان بن کە لە هەرێمی کوردستاندا ساڵانە تەخەڕوج دەکەن و تەنها دەرفەتێکی بچووکیان پێویستە بۆی کە خۆیان بسەلمێنن هەموو بیناکان خانوەکان دوجار بیرکردنەوە و سەلیقەی ئەندازیارەکانمانی لە پشتەوە هیوادارم ئێوە هاوکاریان بکەن سپاس بۆ ئێوەش کە تاکو سەبینەری بەرنامەی CV بوون تا بەرنامێکی دیکە بە خۆتان دەست بێت